السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. برای خۆشەویستم کاک محەممەد، خۆی گەورە سەلامەتتان کاکۆ. بەڵێ کاکە محەممەد جان فەرموو. سعادتك ده البرنامج دتواني أو كات عجيب بدل العجيب بكرت لسعادتك يعني نخوش دتوانا بنخوم نخوشم بۆ مەبەست خۆتە. بەڵێ بەدل کاک محەممەد یەک پرسیار لە برای خۆشەویستی خۆم بکەم. کاک محەممەد جەنابەت ئێستا دەتوانی خۆت یعنی حەج ئەوەندە قورسیش نییە بۆ شەوەیە کە خەڵک بڵێن نەخۆش تۆ ناتوانی بڕێ مەبەستت کێشەی ڕۆیشتنت هەیە لەوێ کێشەی چیت هەیە کە نەخۆشیەکەت بۆ نمونە تەنگە نەفەس دەبی چ کارێک چ هۆکارێک هەیە لە نەخۆشیەکەتان ناهێڵە بچی حەجەکەت بکەی بۆ خۆت؟ نەخۆشەکەم ژێر پەنجەیە ناسام تەنگە نەفەس دەبم بەرگەی سەرما و گەرمای ناگرم لەو حاڵەتەیدا. بەڵێ بە چاوانی ئینشەڵڵا کاک محەممەد یا ڕەبی خۆی گەورە شفای بەخێرش بدە ئازار لەسەر سووک بکە و ڕەحمت پێ هەموو شوم نەخۆشام بکە بەسەر چاو قسەت بۆ دەکەم کاک محەممەد جان بە چاوان یا ڕەبی خۆی دوعای ساڵحان و چاکان بێ یا ڕەبی خوا شفا بۆ تۆش و بۆ هەموو نەخۆشانیش بنێرێ. کاکە محەممەد وەکو دوا پەیوەندی کە دیارە دەڵێ نەخۆشی شێرپەنجەم هەیە یا ڕەبی کاک محەممەد خۆی گەورە شفای نەخۆشیەکەی بەڕێست و هەموو ئەو نەخۆشانە بدا کە ئەم نەخۆشییان هەیە و هەموو جۆرە نەخۆشیەکان خوا شیفای هەموو لایەکمان بدا هەموو نەخۆشەکانمان بدا بە شیفای خۆی کە ناوی پیرۆزی ئەشافیە یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەیت. بەڵێ حەج قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە وەلیلله علی الناس حج البەیت وەچێ من استطاع إليه سبیلا. پارەت هەبێ قەرزاری خەڵک نەبی ڕێگاکەت ئەمین بێ مەترسی لەسەر ماڵ و منداڵن نەبێت تا دەیتەوە مەترسی لە ڕێگاوبانە نەبێت تووشی بەڵایەک دەبی حکوومەتی ڕێگای وەخت ڕێگات لێ نەگرێ ئەمجا پاشان تەندروستیت باش بێ لەو شوێنەدا بتوانی ئینشاءالله هاوکاری خەڵک بی نەبی بەبار لەسەر هاوڕێکانت یان ئەو کەسانی کە لەگەڵتان. حەجیش هەموو نەخۆشێک شەر نییە نەتوانێت بچێت. بەڕێزان ئێستا لە سعودیە ئەوانی کە چوون هەمویان باش دەزانن تۆ تەوافەکان ئاسان کراوە ئەوەی کە فەریزەی حەجە کەمن تەواف دەکەی دەتوانی عەرەبانەیەک بە کرێگری کابرا ئیشەکەی ئەوەیە کەسابەتەکەی ئەوەیە دەتخاتە سەر عەرەبانەیەک بەبێەوەی بە قاچی خۆت بڕۆی هەر حەوت تەوافەکەی بیتت پێ دەکا سعی بینی سەفا و مەڕوایە هاتوچێ بینی سەفا و مەڕوایە دەتخەنە سەر کورسیەک و کابرای پاڵت پێوە دەنێو ئیشەکەی ئەوەی و پارەیش خۆتی دەدەیە کە قاچەکانی شریژنەکە سەفا و مەڕوات پێ دەکرێت. ڕەزمی شەیتانە وەکیلێک دەگری و ڕەزمی شەیتانت بۆ دەکات دروستە چوونە عەرەفەیە بە عەرەبانەیەک دەدەبن و دەکرێت. ئێستا کاکە محەممەد بڕوان پێ بکەن لەوە ئەچێت جەنابەت ئەگە دەڵی تەنگە نەفەس دەبم خۆشەر نیە تۆ بچێت دەوری ماڵی بیت لە لای بەردە ڕەشەکەەوە بی و لەناو ئەو هەموو ملیۆن خەڵکەدابی ئەتوانی لە قاتەکانی سەرەوە لە کاتێکی دیاری کراودا لە دووری خەڵک یعنی قاتەکانی سەرەوە ڕاستە زۆر زۆری پێدەچێت لەوانەیە لە خوارەوە حەوت تەوافکەی هێستا لە سەرەوە تەوافێکت تەواو نەکردبێ بەڵام دەتوانی کەسێک بەکرێ بگری هەر لە سە عەرەبانە پاڵت پێوەنێ و دەتوانی پەمپی ڕەبۆشت بەکاربێنی لەو شوێنەدا ئاساییە و ڕۆژی عەرەفات دەچی عەرەفات سعی سەفا و مەڕۆژ ئەوەندە قورس نییە ڕۆژەکە پێت دەکرێت بەڵام ئەگە هەر لە خۆت ڕانەبینی ئەگە دەزانی لەوێ لەوانەیە تووشی گرفتاری ببی و خەڵکێک بەهۆی تۆ تووشی گرفتاری و ناڕەحەت ببێ بەڵێ هەر کەسێک نەخۆشیەکەی ئاوا بەو شێوەیە بوو يعني هیچ لە خۆی ڕانەدەبینی هیچ مرتاح نەدەبوو کە بچێت لەوێ و ببێتە مای ئەرک و ئازار بۆ خەڵک کە عەرزم کردن بەخوا زۆر نەخۆش دەتوانێت حەجەکەی بکات کاراسانی یەکجار زۆر لەو شوێنانە کراوە. ئەگە هەر وەک جەنابن نەتوانی دەتوانی بەڵێ لە ژیانی خۆتدا کەسێک دەکەی بە وەکیل لە ماڵەوە دڵی فڵان کەس تۆ وەکیلی من بە ئەم حەجەم بۆ بکە ئەویش لەوێ بە نیەتی تۆ ئیحرام بە حەجدا دەبەستێ و ئینشاءڵڵا وەکو بۆ خۆت چوبی بۆ حەج وایە. بەڵام لێرەوە تکایە بۆ هەموو موسڵمانان کە وەختی حەج وانەشە پارەی خۆ سێ چوارەقە و پێنج وەرەقە و شەش وەرەقە لولمەدە و مەخەی دەستی کابرایەکەوە هەیە بازرگانە هەیە فێر بووە حەی سەد کەس دەبا لەوێت تەلەبەی سعودیە هەیە و نازام چی هەیە من ناڵم هەیە یان نا نەکەس تۆمەتبار دەکەم و نە دەڵێم وایان نە بەڵام ئەو کەسەی کە پارەکەی دەدەیتەوە و وەکیلی حەجتە بەخوا ئەگە دەتەوێت دڵت قەناعەت بکە وا باشە خۆی حەجی خۆی کردبێ جارجارێککە مامۆستایەکە بە موڕشیدی دەچێت حەملەدارێکە بە خۆی چەند حەجی تر کردو بازرگانی حەج نییە بەڵام خواناسی حەجە يعني لەگەڵ ئەوەدا کە پیشەی حەملەدارە پیاوێکی خواناس و متەقیش و دینداریشە نەک هەر پارە ببینێ و خوانە ناز بێت چونکە هەیە چەند ساڵ چۆتە حەج و عومرە بڕوا بکە زەڕا ویژدان لە دڵیانە بەس پارە دەخۆ پارە لێ دەدا ئەوانە خۆیان لێ پارێزن. ئەو کەسەگە خۆی حەجی کردو و شارەزای حەجە لە ماڵەوە هات کاکە محەممەد تۆ کردت بە وەکیل ئەوەندە دڵت خۆش بێ وەکو بۆ خۆت چوو بێ دەوری ماڵی کەعبە و بەیت و زیارەتی شوێنە مقەدەسەکانت کردبێ و حەجەکەت جێبەجێ کردبێ ئاوا حەجەکەت بۆ نووسراوە
ئەوە حەجەکەت بۆ نووسراوە بەڵێ بەدەل حەج لە حاڵەتی نەخۆشیدا کە بۆم ڕوونکردنەوە دروستە بەڵام تکایە پارەی خۆتان مەدەنە دەست هەموو کەس ئەو دەڵێ بە 4 وەرەقە دەیکەم ئەو زەمی هەیە بە 3 دەیکە ئەو بۆی ڕێکەوە بە 6 دەیکە ئەو دەڵ تەلەبەیەک لە فڵان شوێن و هیچیش نابینی واگاش لە هیچ نییە وەرەقەیەکی لەو سەرەوە دێنێتە نازەمی استنساخی کردووە لەکوێ پارەی خۆشتان یەکجار بە فیڕۆ مەدەن ئینسان نەدڵ بە گومان بێ نەهێندەش ساویلکە بێ بخەڵەتێندرێ خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە لە ژیانی خۆماندا حەجمان بە نسیب بکە کاکە محەممەد ئینشاڵڵە بەو نیەتە پاکەی کە لەناو دڵتایە هەوڵی خۆت بدە ئینشاڵڵە هەر لە ماڵەوە خوا حەجەکەی بۆ نووسیوی هەر ئەم نەخۆشیت ئەجری چەندین حەجی سونەتت بۆ دەنووسرێت کە ئازار لەگەڵایە بەر نەخۆشی شێرپەنجە خوا شیفای بەخێر بۆ تۆش و بە هەموو نەخۆشان و هەموو ئومەتی ئیسلام بنێرە بە ئیزنی خوای پەروەردگار